مشکی تۆ تووشی ئازارەکە ڕاستەقینە نییە. بە قەنەعەتی من ئێستا ئەوەی کە لە فایبرۆمالۆجیا زۆر ئیسفادەی هەبێ بە واقعی هیپنۆتیزم، بەڵام کەسەکە ئەبێ واز نهێنێت تەمرینی باشی وەکو چۆن ئەم یادگەیە بێت تۆ تەمرینی تا یادگەت باش بێت، هیپنۆتیزمیش یەکێکە لە ڕێگا باشەکە. من کەسێ فایبرۆمالۆجیای هەبوو، بەڵام دکتۆرەکان پێیان وت بۆ ڕۆماتیزمە هەیە، مەڵێک ڕێنماییم کرد. دوای ماوەیەکی زۆر باوکی لێی پرسی بوو لەو هەموو دکتۆری کە ڕۆشتین بۆ لای و ئەو هەموو شتانی بەکاری هێنا کامیان ئیسفادە لێ کرد، وتبی بەس ڕێنماییەکانی ماوەساوە. ڕاستیەکەی دوایی کە چوو بوو بۆ لای پرۆفیسۆرێک لە ئەستەمبول، بەڵێ لە ئەستەمبول لە تورکیا، پرۆفیسۆرەکە پێی وتبوو تۆ فایبرۆمالۆجیاتی. دا ئەو ڕێنمایی و تێبینیانەی کە لە هیپنۆتیزما هەیە بۆ نەخۆشیەکانی کەش باشە، بۆ فایبرۆمالۆجیا زۆر کاریگەرە. بە تایبەتی مەسەلەی ریلاکس، خۆشی. فایبرۆمالۆجیا بەچی باشەوی؟ بە خۆشی. یعنی ئێستا من هەر دکتۆر هەیە خۆی هەمان کێشەی نەخۆشی هەیە، یعنی من یەک دوو جار ڕاوێژی کردووە لای من، ئێستا زۆر فەرقی کردووە. یەکێک لەوانە ئەوەیە تۆ ئەبێ خراپ نەبی لەگەڵ خۆت، ئەبێ باش بی لەگەڵ خۆت و هەوڵ بدەی لە ژیان تا چێژ وەرگری. ئەوانی فایبرۆمالۆجیان هەیە ئەبێ بە دوای چێژی معنەویە زۆر بڕۆن، بە دوای چێژی ئیستراحەتا زۆر بڕۆن. بۆ نمونە تۆ مامۆستایەکە خۆشەوێ ئەچی بۆ لای هەدیە بۆ کەسێک ئەبەی، کەسێک ئەکەی لە کاتێکی گونجاوە لەگەڵ کەسێکی گونجاو، بۆ نمونە دائنیشی سەیری فیلمی کۆمیدی ئەکەی، دائنیشی ئەو شتێ حەزلێتی ئەوە ئەکەی، دائنیشی بە هیوایەت، بۆ نمونە ممارەسەی هیوایەتی خۆت ئەکەی. هیوا هەیە زۆر خراپە لەگەڵ خۆی. هەوڵ بن وەکو چۆن تۆ کەسێکی تری خۆشەوێ تی بۆ ئەکا، ئەبێ جارجار باش بی لەگەڵ خۆت، بۆ خۆت باش بی. یعنی جارجار ئەزانی ئێستا خەوێک خۆشە قەیچێکا بخەوە، جارجار ئەزانی ئێستا خواردنی فڵان خۆشە بڕۆ خۆت دروستیکە بۆ خۆت، جارجار ئەزانی ئێستا پیاسەیەک خۆشە با بە تەنهاش بی بڕۆ پیاسەیە بکەم. یعنی هەوڵ بە تۆزێ ماوەیە چاک بە لەگەڵ خۆت. فایبرۆمالۆجیا زۆر جار ئەوانە تووشی ئەبن کە زۆر جدین، زۆر سترێسن، زۆر ئەترسن، زۆر قەلەقن، زۆر ژیانیان بە قورسی گرتووە، ئیتر بەهۆی کەمبوونەوەی سیرۆتۆنین و دۆپامین توشتی و حاڵەتە بن، چونکە ئەوەی کە ئازارە کوژێت لە ئینسانە بە تەبیعی ڕێژەی سیرۆتۆنین و دۆپامینە. ئەگەر زیاد بوو ئەوانەتان کە ئێستاکە خۆتان لە بواری پزیشکی و لە کیمیا ئەوانە شارەزان لە بایۆلۆژی باشتر لەم قسانەی من تێگەن.